بە کاریگەری ڕاگواستن و هەروەها شەڵاوی ئەنفال و ئەو تعریبەی کە لەسەر ناوچە جیاوازەکانی کوردستان هەبوو دیارە لە ساڵی 1983دا ئەو کاتی کە گەرمی شەڕی نێوان عێراق و ئێران بووە بەڵەکایەتی دەبێتە چەقی ئەم شەڕ و ململانیانە دیارە لەو کاتەدا سنتەری قەزای چۆمانیش بەهۆی کاریگەری شەڕەکانەوە بەر شەڵاو و ڕاگواستن کەوتووە دوجار تەواوی بنیاتی نیشتەجێبوونی دانیشتوانەکەی لەگەڵ زەوی تەخت کراو خانی هاوڵاتیان تەقێنرایەوە ئێمە ئەمڕۆ بۆ گفتوگۆکردن سەبارەت بە کاریگەری شەڵای ڕاگواستنی باڵەکایەتی و ئاسەواری ئێوێرانیە بەسەر ناوچەکە و هەروەها گرنگیدان بە خزمەتکردنی ناوچەکە لە ئێستادا بەکوێ گەشتووە میوانداری زۆر بەڕێز خدر مستەفا ئەندامی سەرکردایەتی و لە پسرای ماڵبەندی چەشی سۆرانەکەین بەڕێز نەسڵخۆ لە سۆرانەوە لەگەڵ ئێمە ئامادەن کاک خدر سڵاو لەوێ بانیت باش سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەرانی ئازیزی کورسات زۆر سوپاس بۆ ئێوەش بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزت کاخدە دەستپێک دەمەوێت لەسەر ئاوەدانی باڵەکایەتی خزمەتگوزاری لە باڵەکایەتیدا دەست پێکەم لە دوای ئەو پرۆسە تەعبیری و هەروەها ئەو شاڵاوە گرنگانی کە بەسەر ناوچەکەدا داوەتی سنووری باڵەکایەتی ئەنجام درراوە دەمێت بزانم دوا بە دوای ئەو لە ئێستادا ئاستی بەرەو پێشچوونی شارەکە ئاستی خزمەتگوزاری ناوچەکە بەکوێ گەیشتووە زۆر سپاسانەکەم ئەبەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە ئەمەوێ تۆزێک بگەڕێمەوە دواوە بۆ گرنگی و ڕۆڵی باڵەکایەتی لە بەدرێژایی شۆڕشی نوێ و بە درێژایی جوڵانەوەی کوردایەتی لە باشووری کوردستان لە دەستپێکی دروستبوونی کۆمەڵی ژێکاف و دوجار کۆماری مەهاباد حزبی دیموکرات و کۆماری مەهاباد تێکۆشەرانی باڵەکایەتی بەشێکی گرنگ بوون بە ئەندامی کۆمەڵی ژێکاف و دوجار چوونە ناو بوون بە بەشێک لە کۆماری مەهاباد و بەشێکیان تا ئێستاش کە خۆشببختی یەکێک لە تێکۆشەرانی باڵەکایەتی کە پێشمەرگەی کۆماری مەهاباد بۆ لە ژانداماوە ڕۆڵی یەکێتی و باڵەکایەتی لە شۆڕشی لەگەڵ ڕۆژهەڵاتدا زۆر گرنگ و کاریگەر بوو لە شۆڕشی ئەیلول سەرکردایەتی شۆڕش کە لە دەرەوەی باڵەکایەتی بوو بۆ ئەوی کە لە ساڵی 61 شۆڕش دەست پێەکە تێکۆشەرانی باڵەکایەتی خۆیان بەدەنگ بە پیر سەرکردایەتی شۆڕش و سەرکردایەتی شۆڕش ئەچن داوای لەکەن کە سەرکردایەتی شۆڕش بێتە باڵەکایەتی و باڵەکایەتی بە درێژایی لە دوای 61ەوە بوو بە مەڵبەندی کۆکردنەوە و داڵدەدان و لە باوەشگرتنی سەرکردایەتی شۆڕش بۆیە دوجار تا کۆتایی ساڵی 75 کەیان 74 کە لەسەر بەڕێکەوتنیی شومی جەزائیر کۆتایی بە شۆڕشی ئەیلول هات ئیتر خەڵکی باڵەکایەتی ئەم ناوچەیە توانیان ببن بە باوەشێکی گەورە بکەنەوە بۆ شۆڕش و سەرکردایەتی شۆڕش لەم ناوچەیە بێت ئەمە وای کرد کە بەشێکی تێکۆشەران خۆیان هاتن و دوجار لە شۆڕشی نوێ ڕۆڵی تێکۆشەرانی باڵەکایەتی بەر لەوەی کە پێشمەرگە بچێتەوە شاخ لەگەڵ بڕیاری دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 75 بەشێکی تێکۆشەرانی باڵەکایەتی کە هیچ کاتێک تەسلیمی ڕژێم نەبوو بوون چوونەوە شاخ و جارێکی تریش سنگەرەکانی پێشمەرگیان لە قەندیل ئاوادان کردەوە بۆیە بەر لە هەموو شتێک لە هەرسێ قۆناغەکە لە قۆناغی سەردەمی کۆماری مەهاباد لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشی نوێ تێکۆشەرانی باڵەکایەتی دەستکەچیلە و داینەمۆی جوڵانەوەی شۆڕش و پێشمەرگایەتی بوون بۆیە ڕژێم لە تۆڵی ئەمەی کە ڕۆڵی باڵەکایەتی و تێکۆشەرانی باڵەکایەتی چەندە گەورە و کاریگەرە لە بزوتنەوەی کوردایەتی بۆیە بڕیاریاندا لە ساڵی 1970 یەک بە پیلانێکی استراتیژی دەست بە قۆناغی ڕاگواستنی هەرێمی کوردستان یان باشووری کوردستان بکەن یەکەم قۆناغی ڕاگواستن لە کوردستان لە باڵەکایەتی لە ساڵی 77ەوە دەست پێکە کە بەشێکی زۆری دێهاتەکانی سنووری دەوروبەری باڵەکە چۆمان و دەوروبەرەکەی ڕاگوێزران هێناندرایەنە سنتەری چۆمان و دەوروبەری دوجار بەهۆی شەڕی عێراق ئێران کە لە 22 نۆی ساڵی 80 دەست پێکات و لە ساڵی 81 بەهۆی ئەو شێرشەیەک بە دوایەک و بردومانە بەردەوامەکانی و نزیکی سنووری حاجی ئۆمەران خۆی لەگەڵ سنووری ئێران و پیرانشار کەوتە بەر بردومان و لە نەتیجەدا ڕژێم بە مەبەستی و بە ئامانجی ئەوەی کە دەرفەتێکی باشە بتوانێت بەشێکی تری ناوچەی باڵەکایەتی چۆڵکە ساڵی 81 دێ حاجی ئۆمەران و دەوروبەری ئەو ناحیەیە هەمووی ڕاگواست و ئیتر بوو بە ناوچەیەکی کە ژیانی تێدا نەمایەوە تەنها ئەوەی کە لەم منطقەی ناوچەی ئەژی تەنها کۆمەڵێک سەربازی ڕژەمی ئەو کاتێ سەدام حوسێن بوون ساڵی 80 قۆناغی یەکەم قۆناغی دووەم کە دەست پێکات ئەوەیە کە قۆناغی دووەمیش ئەومە بوو قۆناغی سێم لە 1970 بەهۆی هێرشی ئێرانەوە بۆ ناوچە حاجی ئۆمەران ئەم ناوچەیە بە تەواوی چۆڵ کرا کە وای لێ هات هیچ لە سنووری قەزای چۆمان و باڵەکایەتی بە تەواوی وێران بوو و چۆڵکرا هیچ ژیانی تێدا نەما جگەلەوەی کە بوو بە ناوچەیەکی سەربازی
ئەمە وای کرد تا ساڵی هەشتا کە شەری عراق ئێران ئەوەستێت بەشێکی زۆری شارەکە بە پێوە وەستا بوو خان و ماڵەکان مابوون بەڵام دیسان پیلانێکی کاریگەر و خراپتر لەوە وای کرد سەرجەم ئەو خانوانەی کە لە چۆمان بە پێوە مابوون لە پێناوی دەستکەوتنی بڕێک دەستکەوتی مادی بەداخەوە شارەکان لەگەڵ زەوی تەخت کرد ئەوە بوو تا ساڵی 91 کە خەڵکی لە دوای ڕاپەڕینی پیرۆزی بەهاری 91 کە خەڵکی باڵەکایەتی گەڕانەوە سنوورەکانیان گەڕانەوە سەر شار و شارۆچکەیە کە بە تەواوی لەگەڵ زەوی تەخت بوو. ئەمە قۆناغەکانی یەک بە دوای یەکی تەرحیل و وێرانکردنی قەزای چۆمان. بەڵێ کاتە کاخدرەوەی کە جگە پرسیارە لە ئێستادا ئەوەیە دوای تێپەڕبوونی 41 ساڵ بەسەر ئەو ڕاگواستن ئەو شاڵاوەدا بەڵام هێشتا ئاسەواری وێرانە بەناوچەکەەوە دیارە ئەمە بۆچی؟ بەداخەوە زۆر بەداخەوە بەڵێ ئەمە کە جەنابەت ئەڵێ دروستە من ئەمەوێ شتێکی کەش بڵم بەر لەوەی وەڵامی پرسیارەکە جەنابەت بدەمەوە ئەوەیە کە لە دوای ڕاپەڕین یەکەم قوتابخانەی سەردەمی بەرەی کوردستانی و دووەم قوتابخانەی سەردەمی بەرەی کوردستانی کە ئەکرێنەوە و جارێکی کە دارادووداری دی تێدا ئەخوێندرێت قوتابخانەکانی چۆمان و قەسرێ بوون. ئەمەش بەشێکی ترە لەو سەروەریانەی کە مێژووی باڵەکایەتی و چۆمان لە مێژووی خۆیدا تۆماری کرد. بۆیە من لێرە بە دەرفەتی دەبینم داوا لە وەزارەتی پەروەردە بکەم ساڵانە بەر لەوەی لە پایتەخت بچن زەنجی دەستپێکی قوتابخانەکان لێ بدەن پێویستەکە و گرینگە ئەمە لە بەرچاو بگرن بێن لە قوتابخانەی چۆمان و قەسرێ یەکەم زەنجی ساڵی خوێندن لێ بدەن چونکە دوای ڕاپەڕین سەروەریکردنەوەی یەکەم قوتابخانە کە بەڵگەنامەکانی ئێستاش لە بەردەست و پارێزراون لە چۆمانەوە بووە. بۆیە ئەمە قۆناغەکانیەتی بەداخەوە وێرانی ئەم منتیقەیە تا ئێستا بەردەوامە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە 92 کە دروست بووە نەیتوانیوە وەکو پێویست لە ئاستی قوربانیەکان و لە ئاستی گەورەی منتیقەکە و لە ئاستی ڕۆڵ و پێگەی باڵەکایەتی بێخزمەتی بکە. ئێمە ناڵێن حکوومەتی هەرێمی کوردستان دەستی ئاودانی نەگەیشتۆتە سنوورەکە بەڵێ گەیشتووە بەڵام کاتێک بەراورد دەکەین بە مناوچەکانی تر کاتێک بەراورد دەکەین بە قوربانی و دڵسۆزی و خەمخۆری خەڵکەکەی زۆر لە دواوین. چەندین نمونەی گەورەمان هەیە ئێستا جادەی هامڵتن جادەی هامڵتن کە لە بەشێکی با سنووری باڵەکایەتی لە سۆرانەوە بە حاجۆمەران تێپەڕبێت ئەمە یەکێکە لە شادەمارە ئابوووریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە مەرزی حاجۆمەرانەوە ڕۆژانە ئەگەر نەڵم میلیۆنان دۆلار داهاتی مەرزی حاجی ئۆمەرانە بەڵام بەداخەوە ئەم جادەیە کە هامڵتۆن لە ساڵی 29 دەست پێکە بۆ 32 ئەم جادەیە ئەو ڕێچکەی کە هامڵتۆن بە کەرەستەی سەرەتایی جارەکەی پێگەیان تا ئێستاش ئەم جادەیە گۆڕانکاریەکی گەورەی لەم سەردەمی پێشکەوتن و لەم سەردەمی بوونی ئەو هەموو ئیمکانیەتە دارایی و لۆجستی و مەکائینەی کە هەیە بۆ ئەوەی جادەکە بکرێ بە جادەیە کە خزمەتی خەڵکەکە بکە بەداخەوە ئەم جادێنە کاتی خۆی کە ئەم جادەیە دروست کراوە لە نێوان حاجی ئۆمەران بۆ چۆمان و لە چۆمانیشەوە بۆ سۆران ژماری ئۆتۆمبیلەکان کەم بووە ئێستا ئەم ڕێگایە هەمان ئەو ڕێگایە کە بۆتە ڕێگای مەرگ ڕۆژانە بەلانی کەم سەدان و سەدان ترێلە و باڵهەڵگری پێدا بڕوە بە هەزاران ئۆتۆمبیلی گەشتیار و بە هەزاران ئۆتۆمبیلی ئەوانەی کە لە خەڵکی ناوچەکەن بەسەری ئەڕۆن ڕێگاکە بۆتە ڕێگایەکی زۆر مەترسیدار تا ئێستا دەیان کارەساتی گەورە لەو ڕێگای ڕوویداوە بەبەسیترین نمونە پێ بڵێم جادەی نێوان چۆمان حاجۆمەران کە لە ساڵی 2011 پرۆپۆزەلی بۆ دەرچووە پرۆژەکە دەستی پێکرد ئەم پرۆژەیە 2011 کە ئەبوایە بە ماوەیەکی کورت 20 کیلۆمەترە ماوەکەی لە ساڵی 2011 دەستی پێەکە ئێستا ئێمە لە ساڵی 2024 کەچی تا ئێستا ئەم جادەیە هەتا مەساری ڕۆشنەکەشی دیار نییە ئەمە یەکێکە لە خەمە گەورەکان لە کاتێکدا داهاتی ئەم مەرزە ئەم جادەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان داهاتێکی بێشومارە بەڵام تا ئێستا شوێنەکەی دیار نییە لە کاتێکدا بەپێی ئەوەی کە وەزارەتی ئاودانکردنەوە خۆی پلانەکەی لایە خۆی ئەزانێت چۆنە چەندین جار تەندەرین کراوە چەندین جار پارەی بۆ تەرخان کراوە بەڵام بەداخەوە ئەمە نەکرا من هامڵتۆن بەدڵنیاییەوە لە خەمساردی و کەم و کورتی و لە بەهۆکاری ئەوەی کە ئەم پارەیە وەکو بەخشش درراوە بە خەڵک بەوەی پارەکە بخوا پارەکە ببێت بە قازانس بۆ خەڵک نەک پرۆژەکە جێبەجێ بکرێت ئەم پرۆژەیە لە هامڵتۆن 185 کیلۆمەتر
185 کیلومتر لە هەولێرەوە گەێنتە حاجۆمەران لە 29 دەستی پێکە لە ساڵی 32 تەواویەکە بەڵام 20 کیلومتری نێوان چۆمان حاجی ئۆمەران کە لە ساڵی 2011ەوە دەستی پێکراوە ئەمە 24 کە 13 ساڵە تا ئێستا مەستارەکەی دیار نییە ئەمە خەمساردی و کەمەکورتینی بێت چییە ئەمە بەشێکی ئەوەی لە نێوان چۆمان و سۆران هەیە کە شادەمارێکی زۆر گەورەی ئابووری وەکو ئاماژەم پێکرد بەداخەوە تەنها ساڵانە حکوومەت یاریێمی کوردستان بەشێک لەو جادە پینەیە کات بۆ ئەوەی بتوانێت لانی کەم بتوە هاتوچۆی پێدا بکرێت ئەمە کاری استراتیژیکی زۆر نەخوازرا و نەویستراوە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکی باڵەکاتی داواکەن ڕێگای نێوان حاجی ئۆمەران سۆران ببێتە ڕێگایەکی ئۆتۆبانێکی گەورە و بکرێ بە دوو ساید بۆی هەم هاتوچۆی خەڵکی تێدا ئاسایی بێت و هەمیش بتوانێت سوودێکی گەورەتر بە بواری ئابووری و ژیاری حکوومەتی هەرێمی کوردستان بگەێنێ من ئەمە شتێکی کە بە جەنابەت بڵێم ئێستا خۆشبەختانە باڵەکاتی بەهۆی سروشتی جوانیەوە کە یەکێکە لە سروشتە هەرە جوانەکانی ئێمە لە مانجی تەموزین ئێستا بەفر بەچیەکانی باڵەکایەتیەوە ماوە ئەمە شوای کردووە ببێتە جێگای سەرنجی سەرجەم گەشتیارانی هەرێمی کوردستان و باشووری کوردستانیش ڕۆژانی پێنجشەمە بۆ ڕۆژانی شەممە بدایان 1000 ئۆتۆمبیل ڕوو لە باڵەکایەتی ئەکا ئەمە وای کردووە هاتوچۆکان زۆر سەخت ببن بەهۆی خراپی ڕێگەکانەوە مەترسی گەورە دروست بووە لەسەر ژیانی خەڵک لەو ڕێگایەوە بۆی حکوومەت یاریێمی کوردستان ئەگەر ئەوێت ئاوڕێک لە بەرامبەر قوربانیدان و تێکۆشانی خەڵکی باڵەکایەتی و مێژووی پڕ لە قوربانی و شۆڕشی ئەو منتیقەیە بداتەوە ئەبێ پێشەمو شتێک ڕێگاکەی چاکە بەر لەوەی خزمەتێک بی بە کۆمەڵان بە خەڵکی باڵەکایەتی و سۆران خزمەتێکی گەورەیە بە بواری ئابووری و گەشتیاری لە ناوچەکە بەداخەوە ئەمانە خەمساردی گەورن لە ناوچەکە سەرڕای ئەوە بمبورە کە بەشێکی زۆری دێهاتەکانی ئێمە تا ئێستا وەکو پێویست خزمەت گوزاریان پێنەگەیشتووە ناوچەی گەشتیارەکانی ئەم باڵەکایەتی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە دوای دابگەڕێت بۆی بێ و بەرهێنانی تێدا بکە بۆ ئەوی زۆرترین گەشتیار ڕوو لە ناوچەیەکان ببێتە سەرچاوەیەکی باشی داهات هەم بۆ خەڵکەکە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە استراتیژی خراپن بەداخەوە کە حکوومەت ئەبێ پێداچوونەوە بکە بۆ ئەوی ئاوڕێکی جددی لەم ناوچەیە بداتەوە خاڵێکی تر کە بەلای منەوە زۆر گرنگە ئەویش ئەوەیە سەرچاوی ئاوەکانی باڵەکایەتی کە ژمارەی حوت ڕووبار لە حوت شوێنەوە دێتێکەڵە بن ئەبن بە ڕووبارێکی گەورە تا ئێستا یەک بەندای و لەسەر ڕووبارەکانی باڵەکایەتی دروست نەکراوە چەندین جاریش پێشنیار کراوە بەداخەوە تا ئێستا هیچ بەنداوێک نەچۆتە کۆناغی جێبەجێکردن لە باڵەکایەتی ئەم ئاوەی ئێمە ئاوێکی زۆر گرنگە ئاوی کانیا و بەفراوەکانی ئێمەیە و لەوە گرنگتر ئاوی باڵەکایەتی سەرچاوەکەی هەموو لەناو هەرێمی کوردستانە هیچ وڵاتێکی جیران ئێران یان تورکیا کاریگەری نییە لەسەر ڕووبارەکانی باڵەکایەتی بۆ ئەوی هەر ڕۆژێک بیانوێ وەکو کارتێکی سیاسی دژی هەرێمی کوردستان بەکاری بێنن بچی بەداخەوە بەنداوێک لەسەر ئەم ڕووبارانە دروست ناکرێت هەر بۆ زانیاری هەموو لایەکتان ساڵانە 1.7 ملیار مەتر سێجە ئاوی شیرینی جوانی باڵەکایەتی هی کانیا و بەفراوەکە بەفری کوێستانەکانی باڵەکاتیە ئەڕوات بەفی ڕۆ هیچ سوودێکی لێ نابینرێ ئەمە خەمێکی گەورەی خەڵکی باڵەکایەتیە بۆیە بە دەرفەتی دەبینم ئەگەر حکوومەت ئەوێ استراتیژی باڵەکایەتی لە ڕووی استراتیژیەوە کار لەسەر باڵەکایەتی بکە ئەبێ گرنگی بە ڕێگەوبانەکانی بدا گرنگی بە ئاوادانی بدا گرنگی بە دروستکردنی بەنداو بدا گرنگی بە گەشتیاری بدا کە بەڕاستی سویسرایەکی زۆر جوانترە ئەگەر بڵم گرنگی پێ بدرێت لە وڵاتێکی سروش جوانی وەکو سویسرا کە لە مانجی حوتای ئێمە کەوێ بەفرەکانمان تا ئێستاش بە سەرچیەکانمانەوە ڕۆژانە خەڵک سەردانیانەکە کاک خەدەر دەمێت ئەو بپرسم ئایا خراپی ڕێگەوبانەکان ئەو نەبوونی خزمەتگوزاری پێویست لە ناوچەکە ئەمە کاریگەری لەسەر هاتنی گەشتیار کرد و یاخود ئێوە پێشبینی هاتنی ژمارەی زیاتر لە گەشتیار دەکەن ئەگەر هاتوو ئەم کێشانی کە لە ناوچەکەدا هەیە چارەسەر بکرێت بە دڵنیایەوە ئەمانە کۆسپی بەردەمی هەموو ژیانی ئەوێن بە تایبەتی گەشتیارێک کاتێک بزانی ڕێگاکەی ڕێگایەکی باشە ڕێگایەکە مەترسی لەسەر نییە ئەکەیت ڕووی تیەکە بەڵام کاتێک ئەزانێ ڕێگاکە ڕێگایەکی پڕمەترسیە لە پێناوی ژیانی خۆی و خاو خێزانی لەوانەیە بڕیارێک بدا کە پاشگەز بێتە لەوە بکە سەردانی ئەم ناوچە گرینگە بکات من بە جەنابەت بڵم ئەو ناوچە گەشتیاریانە پێویستەکە ڕێگاکانیان بە جۆرێک بۆ ئامادە بکرێ بە جۆرێک ڕێک بخرێ کە گەشتیار بتوانێت بە کاتێکی کەم و بە دڵنیاییی زۆرەوە بگاتە شوێنە گەشتیاریەکان بەداخەوە ئەمە وای کردووە ترسێکی گەورە لە دڵی گەشتیاران دروست بێت تاکە شتێک کە هاندەرێکی گەورەیە کە گەشتیاران مجازەفە بە ژیانی خۆیان و خاو خێزانیانەکەن و ڕوو لە ناوچە گەشتیاریانەکەن ئەوەیە سروشتی جوان و فێنکی ئەم ناوچە دڵڕفێنەی کوردستانەکە لە هەموو کوردستانە نمونەی کەمە بۆیە من ئەمەوێت ئەوە بڵێم
تکایە حکوومەتی هەرێمی کوردستان فریای ئەوە بکەوە بۆی ئەم ناوچەیە ببێتە سەرچاوەیەکی گەورەی داهات بەر لەوەی بۆ خەڵکەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان من دڵنیام من بە ئەزمموی خۆم گوێم لە خەڵکێک بووە کە خۆم گفتوگۆم لەگەڵ کردوون کەسێکی ئیماراتی کە من وێنەکانی باڵەکایەتیم پیشاندان پێی گوتم ئەمە سویسرایە گوتم نەخێر ئەمە کوردستانە گوتی کوێیە کوردستان کە ڕوونکردنەوەی پێویستمدایە هەر خۆی خۆ بە خۆیان دوو گەنج بوون گوتیان بەلامانەوە سێری ئێمە ئەچین پارە لە ئەوروپا سەرفەکەین یعنی شوێنێکی وهەیە ئێمە سەردانی بکەین ئەمە ئەکرێ هەم لە ڕیکلام هەم لە ڕاگەاندن گرنگی پێ بدرێت کە ئێستا ڕاگەاندن بەسپاسەوە گرنگی زۆری پێداوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانە خەمسار دەکە ئەم ناوچەیە ئەوەدانی نیە بارودۆخی خراپە ناوچانە پێشنیار کراوە یاخود ئاراستی لانی پەیوەندیدار کراوە وەکو پرۆژایەسە نە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی پلانی هەبووە لە چەندی قۆناغدا هەوڵدراوە کە خزمەت گوزاری پێشکەش بکە بەڵام خزمەت گوزاریەکان خزمەت گوزاری ئەوە نین استراتیجی نین یەک لەو شتانەی کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیکات و گەیاندنی کە لە ساڵی ڕابردوو بە سوپاسەوە من ئەوە ئەڵێم کە کارێکی باش بووە گەیاندنی هێڵی 133 بووە بە باڵەکایەتی ئەم گەیاندنی هێڵی کارەبایە وای کردووە جۆرێک لە ئومێدێک دروست بێت کە ئەتوانی لە داهاتوودا پلانی گەشتیاری استراتیجی جێبەجێ بکەیت بەڵام بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەیە بۆ هەموو شتێک بەڵام پلان لەسەر کاغەز ناچێتە دڵی هیچ کەسێک ئاوی پێ ناخواتەوە خەڵکی باڵەکایەتی ئەیانەوێ خزمەت گوزاری ڕاستەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ببینین نەک لە پلانە هەبێت و جێبەجێ بێت بۆیە من ئەوەی لە پێش ئێستا باسم کرد زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵێکە لە ماوەی 2 ساڵە بێ کۆمەڵک پرۆژەی استراتیجی لە ناوچەیە جێبەجێ بکات بۆ ئەوەی ئەم ناوچەیە هەست بکات قوربانیدانەکانی لەم سنوورە بۆتە بەشێک لەوەی کە سەرکردایەتی سیاسی کوردستان حکوومەتی هەریان پەرلەمانی کوردستان لە ئاستی ئاوڕێکی پێویست لە ئاستی قوربانەکانی دیادنەوە خەڵکی باڵەکایەتی هەست بە کەمەوکورتی و خەمساردی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن من داوام وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدی بێتەوە بۆ ئەوی قوربانیەکانی ئەم سنوورە لە بەرچاو بگرێ هەر بۆ زاریانی جەنابتان باڵەکایەتی لە هەردوو شۆڕشی ئەیلول و نوێ زیاتر لە 1300 شەهیدی پێشکەش بە کوردستان کردووە خەڵکی باڵەکاتی ئەم هەموو خوێنەی لە پێناوی کووردا بەخشیوە بە شانازیەوە بۆ سەروەری و سەربەرزی خۆیانە بەڵام چاویشمان لەوەیە کە بەرهەمی خوێنی شەهیدەکانمان خزمەتێکی گەورەتر و گەورەتر بە جیاواز لە سنوورەکانی تر لە باڵەکایەتی ئەنجامدرێکی گەورە بۆ خەڵک دروست بێت کاک خەدەرەوەکو دواپرسیار پێشنیارێکی کەتی تایبەت هەیە بۆ دروستکردنی یاخود بۆ ئەنجامدانی چەند خزمەتگوزاری جیاواز لە ناوچەکەدا هیچ شتێکی وەها هەیە ئێوە داوا بکەن کە کردی تایبەت ئەگەر هاتە و ئەمە حکوومەتیش هەڵنەسا بە ئەنجامدانی ئەو پرۆژانە کردی تایبەت خواستی هەیە کە لە ناوچەکەدا پرۆژەی جیاواز بە ئەنجام بکێنێت ئەمە خاتون ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچی و ئەو یاسای وەبەرهێناندا زمینەیەک بڕەخسێنێ بۆ باڵەکاتی گرفتێکی گەورەتری هەیە کە تا ئێستا زەویەکانی تاپۆنین زەویەکانی تاپۆنین و بەشێکی خەڵکەکە کە مڵکی خۆیەتی مڵکی با و باپیرانەتی تا ئێستا گرفتیان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەم مشکلەی زەویە لە باڵەکایەتی کۆتایی پێبینێ و زمینەیەکی باش بۆ وەبەرهێنەران بڕەخسێنێ و ئاسانکاری بۆ وەبەرهێنەران بکە من دڵنیام دایان وەبەرهێنەر لە کوردستان ئەیانەوە بێن وەبەرهێنان لە باڵەکایەتی بکەن بەڵام ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پێش هەموو شتێک لە ڕووی یاساییەوە بێ زمینەی کارکردنیان بۆ بڕەخسێنێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ناکە دڵنیام وەبەرهێنان یان وەبەرهێنێک ئامادە نیە بێ مجازەفە بە سەروەت و سامانی خۆی بکە و بێ پرۆژێ بکە کە بەداخەوە کە ئەمە گرفتێکی ترە گرفتێکی تر هەیە من داوا ئەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان هەموو ئەوانەی کە بڕیار بەدەست و باڵادەستن لە ناوچەکە واز لەوە بێنن لەگەڵ هەموو خەڵکێک ببن بە شەریک ڕێگە بدەن دەرفەت بۆ خەڵکێک دروست بێ بێ خۆی وەبەرهێنان بکە نەک وەبەرهێنانێک هەبێت کە کەمترین داهاتی هەبێ ئەوان داوا بکەن ببن بە شەریک ئەمە لەسەر چه ئەساسێک ئەمە ئەکرێ ئەمە گرفتێکی گەورەتری کۆسپێکی گەورەتری وەبەرهێنانە لە بەردەمی وەبەرهێنەرەکانی هەرێمی کوردستان کە لە باڵەکایەتی نەتوانن وەکو پێویست وەبەرهێنان کە بۆیە من داوام وایە ئەم کۆسپانەی کە لە بەردەمی گەشەکردنی باڵەکایەتین حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێکی جیا پەرلەمانی کوردستان بە بڕیارێک بە یاسایەک چۆن ڕێکێخە ئەمان تایبەتمەندی ئەوانە بواری پسپۆری ئەوانە بێن ئەمانە لابن بۆیە باڵەکایەتی ببێتەوە ئەو ناوەندە گرنگەی لە کۆماری مەهاباد
لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشینەوە داینەمۆی جوڵە و شۆڕش بووە با ئێستاش ببێتە دەست پێشخەر و ببێتە ناوەندێکی ئەوەندە جوان کە هەموو خەڵک بڵێن هەموو خەڵکی کوردستان بڵێن ئەوە باڵەکایەتیە کە لە ڕابردوودا ئەو هەموو قوربانیەی داوە و ئێستاش بووە بە نمونەیەکی جوانی خزمەتکردن و نمونەیەکی جوان بەداخەوە ئەو نمونە نبینین هیوادارم تەمەنمان باقی بێت ئەم دەستکەوتە لە حکوومەت یاریمی کوردستانەوە ببینین کە من دڵنیام بە یەک شت بەدیدێ داوا ئەکەم خەڵکی کوردستان لەم هەڵبژاردنەکەمە متمانە بە لیستەکەی خۆیان بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بۆ ئەوەی ئەو هاوسەنجە بگەڕێتەوە حکومڕانیەکە ڕاست بکرێتەوە بە ڕاستکردنەوەی حکومڕانی من دڵنیام ئاوە دانیش ڕوو لە باڵەکایەتی و لە سنوورەکەکە کە بەشێکی ئەمە سزای سیاسیە بەسەر تێکۆشەرانی باڵەکایەتیدا ئەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز خدر مستەفا ئەندامی سەرکردایەتی لە پرسرایە مامەندی شەشی سۆران سپاس بۆ دەسپاس بۆی کە لە بەیانی ئەمریکا کوردستان نوێز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.